هێزەکانی میلیشای بە پشتیوانی تورکیا یەکشەممە وەگوێ دەچێت بێ ئەوەی بەرەنگاری کرابێت چوونە نێو شاری ئەفرین و لە دەمێکدا ئاڵای تورکیایان بەرز دەکردەوە لە شارەکەدا خۆشحاڵیان نیشاندا. گرتنی ئەو شارە بۆ هەوڵی تورکیا گرنگێکی زۆری هەیە کە دەیەوێت پێشی ئەگەری وڵاتێکی سربەخۆ لە داهاتوودا بگرێت. ئەردوغان ئەو سەرکەوتنەی ڕاگەیاند. زۆربەی ترۆریستەکان هەر پێشتر لە ترسان شارەکەیان چۆڵ کرد. هێزەکانی تایبەتی ئێمە و ئەندامانی لەشکری سووریا ئازاد پاشماوەکان پاک دەکەنەوە و ئەو مینانش کە ئەوان گیان هێشتووە. ئەردوغان ئیدعا دەکات کە میلیتانەکانی یەپەگا سەر بە پارتی کرێکەرانی کوردستانن. میلیتانەکان کە تورکیا پشتیوانیانە پلانیان هەیە دوای ئەفرین لە شوێنی تر لە سووریا لە دژی کوردان شەڕ بکەن. بەتەمای خوا دەچینە منبج و دوای منبج بەرەو حەسەکە. کوردەکان جا پەکەکە یا یەپەگا لە هەر کوێیەک بن و دوایان دەکەوین. لەو چەند ڕۆژەدا 250,000 کەس لە ئەفرین ئاوارەبوونە و بەرەو باشوور ڕۆیشتون کە هێشتاش لە دەستی یەپەگەدایە یان بۆ ئەو ناوچانە چوونە کە حکوومەتی سووریا تێدا دەسەڵاتی هەیە. یەکشەمە لە میانەی دووکەڵ و مینە تەقیوەکاندا خەڵک هەروە خۆیان دەرباز دەکرد. سیاسەتوانان و چالاکانی کورد لە تورکیا داوا لە کۆمەلگای نێونەتەوەی دەکەن کە ئەوەی لە تورکیا وەک پاکتاوی کوردەکان لە سووریا ئەنجامی دەدات محکومی بکەن. ئێمە لە UN و ئەنجومەنی ئەوروپا و پەرلەمانی ئەوروپا و هێزەکانی هاوپەیمانی نێونەتەوەی وڵاتانی ئیسلامی بەگشتی کۆمەڵی نێونەتەوەی داوا دەکەین دەست بەجێ هەنگاو بنێن بۆ ئەوەی پێشی ئەو کارە ساتی ئەفرین بگرن تا ئاکامی هەبێت کە هەموو هێزەکانی چەکدار کە چوونەتە نێو ئەفرینەوە پاشە کشێ بکەن. گروپەکانی مافەکانی مرۆڤ دەڵێن لە هێرشی تورکیا سەدان مەدەنی کوژراون، بەڵام ئەنکارە حاشا دەکات کە هێرشی کردوێتە سەر خەڵک. لە شاری قامیشلی کوردەکان لە بەرامبەر کوشتاری خەڵکی ئەفرین خۆپێشاندانیان وەڕێخستو و سۆزیان دەکە خاچی با و باپیریان بەستێننەوە. وامشترکارە دوێژن تجاری ئەفرین ناکەوێ و تێکەوێ ئەفرینێش وێ ڕۆژێک هەبێ و ئەفرین وەگەڕێ ئەو دەرنەلی و ئەسکەندەرۆنە تەڤلی خۆ بکێ ئەف دەر ئەفرینە وارێ کوردایی هەگەر 1000 ساڵی تێدەبینێ پشتی 1000 ساڵی ماوێ ئەمێتەژێ دەرخن ئەمێ خاکە خۆڤەگەریش بەرگوت شتێکی تێتێتنەی. پشتیوانی ئەمریکا بۆ یەپەگا لە هەوڵ بۆ دەرکردنی تێرۆریستانی داعش لە شوێنەکانی بەهێزیان لە سووریا داوای کرد جیاوازی بکەوێتە نێوان واشنگتن و ئەنکارا.